شانۆی ڕۆمیۆ و جوولێت لە نووسینی ویلیام شەکسپیرە و لە دەرهێنانی دکتۆر فازڵ جافە ماوەیەکە یاخود چەند ڕۆژێکە دەستیان کردووە بە نمایش بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات هاوکارانم راپۆرتێکیان ئامادە کردووە هەم ساتەکانی نمایش و هەروەها ئاکتەرانی ناو ئەم نمایشە چۆن باز لە ڕۆڵەکانی خۆیانەکەن و چۆن خۆیان ئامادەکەن بۆ نمایش کە بە یەکێک لە ساتە زۆر چێژبەخشەکان بۆ ئەکتەر هەژمارەکرێت. ئێستا شەمانەیە بچین لەلای دوو کارکتەری سەرەکیتری شانۆیەکە یەکیان ڕۆمیۆیە یەکیان تیباڵتە بەڵام پێم وایە بێ ڕۆمیۆ کێشەیەکی و تیباڵت بۆی چارەسەرەکە. ئەو کێشەیەتان چییە؟ چەند دقەیەکتان ماوە بۆ نمایش؟ بەخێر بێن. من و ڕۆمیۆ ململانەیەکی زۆر هەیە لە نێوان ئەم دوو کارکتەرەیە لەسەر شانۆ بەردەوام لەم چیرۆکەیە ئێمە شەڕمان هەیە بۆی ڕۆژانە لە کاتی نمایشە ئێمە شەڕ ئەەکەین لە کاتی شەڕکردنمان کەلوپەلەکانمان تووشی کێشە ئەبن بۆیە دوای هەموو پرۆڤێک تەماشایانەکەین بەڵام ئەمڕۆ بەداخەوە دوای نمایش تەماشامان نەکرد کە بینین تیباڵت شوێنی دەمانچەکەی بچراوە و خەریکینی دوورینەوە چارەسەرێکین. ئەم هەستەی تیڤاڵۆم ڕۆحی هاوکاری چۆنە بینی ڕۆمیۆ؟ وڵی ترۆیشی خۆی تێ یارمەتیم باکەی خۆی ملی نازانە دەرجەکە بۆم چاگاتەوە. ڕۆمیۆ تۆ هێز لە بەسەوە تا ئێستا گرفتە هەیە چەند دقەیەکی ماوە بۆ نمایش؟ یەک دوو دەرزی بەسیتە ینی تێ هەڵە کێشێت و تۆزە هەڵوەشاوی هەیە پێویستە چاکیکە بۆی پرۆپس و کەرەسە و شتەکانمان لێ نەکەوێت لە کاتی نمایشە. ڕۆمیۆ چی بە بینەرەکانی بڵێ؟ هیوادارم مەتاوەکو و سی مانگ هەموو هاوڕێیانی کە دەرفەتیان نەبووە بێن نمایشەکە ببینن بێن تەماشا بکەن ببینن و زۆر خۆشحاڵە بین و ئامادەی ئەوان و زەمانەیەتێ. جولیێت سڵاو لێ ببوورە ئەزانم خەریکی پرۆڤن چەند دقەیەکی کەمتان ماوە بۆی بینەر بێتە ژوورەوانێ هەستی چۆنە؟ جلوبەرگی نمایش لە بەرایە هەستی تۆ چۆنە؟ بێگومان هەستێکی زۆر خۆشە تابان کارکتەری جولیێتێکە لەو کارکتەرانی کە هەموو کچێک ئاواتە خوازا و ڕۆڵە وەرگێ و من شانازێکم کە ڕۆڵە وەرگرتەوە بێگومان هەستێکی زۆر خۆشە و ئەمڕۆ حوتەم ڕۆژی نمایشمانە بە هەمان گروتین یەکەم ڕۆژانەیە ئێمە بەردەوامی لە نمایش. تا چەند جلوبەرگەکەی کارکتەرەکەی خۆتە بە دڵە جولیێت؟ وڵی زۆر طبعا کاتێکم جار ئەمەم لەبەر کرد ئەنجا حەسمە کرد بەڕاستی خەریکە ئاچمەناو کارکتەرەکەەوەی جلوبەرگ زۆر یارمەتی دەرە. سڵاو لەبێت تۆ لەم شانۆیە توانی ڕۆمیۆ جولیێت بە یەکتر بگەینیت؟ بەخێر بێن. کارکتەری لۆرینزۆ کارکتەرێکی ناسراوە لە هەموو ئەو نمایشانەی کراوە بەڵام لێرە دکتۆر فازڵ هیچ بەرگێکی پێ نەبەخشی و ئایم کارکتەرە مەسیحیە مسلمانە بوزیە بەڵام کارکتەرێکی ڕۆحانیە هەوڵەیە بە یەکیان بگەێنێ بەڵام لە نمایشەکەی بینن کە ئەنجامەکەی ئەنجامێکی ناکام. من کارکتەری دایانم هەیە لەم شانۆی ڕۆمیۆ و جولیێتە کارکتەرێکە بۆ من تا ڕادەیەک تازەیە جیاواز لە هەموو کارکتەرەکانی ترم یعنی زۆر جیاوازە ئەمە ڕایمی خۆشم هەست بەوە کەم کارکتەر یعنی ئەبێ هەست بەوە بکە کە ئەو کارکتەری وەری گرتۆ جیاوازە لەگەڵ کارکتەرەکانی ترە زۆر جیاوازە یعنی بەرکەوتنی ئەم جۆرە کارکتەرم تا ئێستا نەبووە بینەرانیش کەیان بۆ سەیری نمایشەکە بەپێی ئەو بۆچوونانەی هەیەە زۆربیان کە سەیری منەکەن و یەن دەستخۆشیم لەکەن زۆر کارکتەرەکەی منیان بەدڵە. بەڵێ مامۆستا شاناس ئەوەی کە ئیبینین لە جەنابتا تەنها هەر کارکتەرەکە و بەراورد بە کارەکانی ترە جیاواز نییە بەڵکو جلوبەرگەکانیشە جیاوازەیەکی پێوە ئەبینین دیزایانی ئەم جلوبەرگە و کارکتەرێک تا چەند
کاریگەری لەسەر نواندنی بەڕێستان. دیزاینەکەم زۆر دەستخۆشی لە هاوڕێ و مامۆستای ئەزیز سد ئەڤینەکەم ئەڤین غەریب کە هەستاوە بەم کارە بەڕاستی زۆر بە جوانی توانیوێتی یعنی هەستەکەم زائیدەن ئەوەی کە خۆم کردومە وەکو لە بواری ئەکتینە سد ئەڤینیش بە جلوبەرگەکەەوە زیاتر کارکتەرەکەمی جوان کردووە. من لەم شانویە دوو جار خۆمە گۆڕم، جارێک بەم جلەوە، جارێک لە ناوەڕاستە کە ئەڕۆمە دەرەوە بۆ لای ڕۆمیۆ جلێکی سوورم لە بەرا حتا ئەمەشی بەجیا بۆ کردوم. ئێستش دوو کارکتەری تر لێرەن هی شانۆگەریەکە. سڵاوتان لێبێ. دیاری کچەکەی تۆ چییە بۆ؟ دیاری کچەکەم ئەوەیە کە ئێمە کچەکەم لە شەڕی نێوان من و ئەمە گیانی سپاردووە. دیاری کچەکەم ئەوەیە کەیتر من ئاشتی قوبوڵەکەین و بۆی ئەو شەڕە نەمێنێ و تەنها ئەوانەی کە ڕۆشتن ببن بە سووتم. گوێم لێ بوو لە کاتی ڕاهێنانەکانتان باسی پیکەری ئاڵتوونێ کرد. ئەو مۆزوعی پیکەری ئاڵتوونە چییە؟ ئەو پەیکەری ئاڵتوونی ئەوەیە کە ئەبێتە هۆی و ئەبێتە دروشمێکی خۆشەویستی و ئاشتی لە نێوان ئەم دوو بنەماڵەیە. دوای ئەو شەڕ و ئاژاوی کە لە نێوان ئەو دوو بنەماڵەیە هەیە بە ئاشتی و بە خۆشەویستی کۆتایی پێێت و هەردووکمان پەیکەرێکی خۆشەویستی بۆ هەردووکیان دروستەکەین بۆ ڕۆمیۆ بۆ جولیێتیش. کاکەمال چەند دقەیەکی تر و بینەریەتە ژوورەوە. ئەمە چەندین ڕۆژە ئێوە لە نمایشان هەستی ئێوە چۆنە لەم کاتەیە؟ هەستێکی زۆر باشمان هەیە چکە ئەوەی کە بینیومانە خەڵگیە بۆ لامان کارەکەمانی زۆر بەدڵە ئەوە بۆ ئێمە هەستێکی زۆر خۆشە. دەستان خۆش بێت ئێوە ئەتوان بەردەوام بن لەسەر ڕاهێنانەکانی خۆتان. ئەمێ پەیکەری لە زیێر بۆ جوولێت وست ئەبێ پەیکەری ڕۆمیۆش لە تەنیشتیەوە هەتا شاری ڤیرۆناما بێ نابێ بەهی هیچ پەیکەری بگاتە بەهای پەیکەرەکەی جوولێ. ڕۆمیۆ جوولێت ئەو دوو دڵارەی ڕکەبەرایەتی و دوژمنایەتیمان هێشت. ئێمە پەیکەری نەمری بۆ هەردووکیان دروست دەکەین. ئێستاشێکی تر لەو خاتونانەی لە شانەی ڕۆمیۆ جولیێت تا ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بەرەو پێشچوونی کارەکان. خاتو هێرۆیە. خاتو هێرۆ سڵاو لێبێ مەشغوڵی چی دڕبان وەڵی باسی حیوارەکەوان نەکەینەوە دیسە. ئەتا هەموو چی بە ئێمەشی بڵێن. تۆزێک جێگاکە گۆڕین لە شوێنەکە. تەوێ ڕۆڵەکەی خاتو شاناس چی لە بکەیت و شوێنەکەی بکەی بەچی دەیانی کارەکە خۆی مێنێتەوە ئەو لە جێی خۆی بێنێتەوە بەس منی ئەم بۆ لای ئەو ئەبێتە زە دوورکەوەمەوە ئەم جارە.